شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ و شارەزای دەستوور لە سلێمانی و لەگەڵمانە مامۆستا سەرەتا لەوە دەست پێکەم بزانین جەنابەت چۆن دەڕوانیە هەوڵی شیعە بۆ هەموارکردنی دەستوور بە بڕای تۆ ئامانجی شیعە چیە لە هەموارکردنی دەستووری عێراق؟ بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی خۆشەویست ئەمڕۆ بەهۆی ئەو بارودۆخەوە کە هاتۆتە پێشەوە لە عێراق ئەو خۆپێشاندانە لە تەواوی پارێزگاکانی بەغدا و پارێزگاکانی خواروی عێراق هەیە مەسەلەی هەموارکردنەوەی دەستوور یاخود گۆڕینی دەستوور یاخود هەر بە تەواوی هەڵوەشانەوەی ئەم دەستوورە بۆتە قسە و باسێک هەم لەلایەن خۆپێشاندەرانەوە و کە زۆر جار باس کراوە و تەڕەح کراوە ئەمەش وای کردووەکەوە حکوومەتی عێراقی بۆ دەسەڵاتەکانی عێراق بۆ ڕازیکردنی ئەم خۆپێشاندەرانە قسەی و باسی هەموارکردنەوەی دەستوور بێنێتە ناو کە سیاسەکانەوە بیخاتە بەرنامەی کاری خۆیەوە بۆ ئەمەش مەسەلەن لە پەرلەمانی عێراقی لیژنەیەک پێکاتوە بەپێی مادەی 142 کە بێ هەمواری دەستوور بکاتەوە ئەم مادەیە کاتی خۆی لە پێش ڕاپرسی لەسەر دەستوور ساڵی 2005 بە هەوڵی سونەکان فەرزکرا لە ناو دەستوور کە چەند مادەیەش تریشیان خستە ناو دەستوورەوە بۆ ئەوەی کەوا چکاوان درەنگ هاتە ناو پرۆسە سیاسیەکە بتوانن لە ماوەی ساڵێکدا گۆڕانکاری لە دەستوور بکەن بەو پێی کە هەندێک شت داخوازیەکانی ئەوان جێبەجێ بکرێ بۆیە لە مادەی 140 دەڵێ لە کاتی دەست بەکاربوونی ئەنجومەنی نوێنەران بەپێی ئەم دەستوورە واتە لە ساڵی ئەو هەڵبژاردنەی کە کرا لە ساڵی 2005 و ئەمانە ئەنجومەنی نوێنەران پێکات دەبوایە لیژنەیەک پێک بێ کە ئەم لیژنەیە لە ماوەی 4 مانگە پرۆژەی هەموارکردنی دەستوورەکە بەپێی ئەم مادەیە مادەی 142 ئامادە بکە بەڵام ئەم لیژنەیە پێکات بەڵام بەهۆی ئەوەی کەوا مادەیەکە حەقی ڤیتۆی داوە بە تەواوی پێکاتەکان کە دەڵێ دوو لە سەرسەی 3 پارێزگا بۆیان هەیە هەر هەموارکردنێک کە بەدڵی ئەو پارێزگایانە نەبێ ڕەفزی بکەنەوە کەواتە نەتواندرا لە ناو پەرلەمانی عێراقیش کۆدەنجی لەسەر ئەو پرۆژە بکرێت کە هەموار کرابوو بۆیش تا ئێستا ئەم مادەیە جێبەجێ نەکراوە ئەم مادەیە ئەگەر چی جێبەجێ نەکراوە لە ڕووی دەستووریەوە بە بڕوای من ئەم مادەیە کۆتایی پێهاتووە چکە ئەمە دەبوایە لە خولی یەکەمی پەرلەمانی دوای جێبەجێکردنی دەستوورەکە جێبەجێ کرابە بەڵام بڕیارێکی دادگای فیدرالی باڵای عێراقی هەیە کە بە ژمارە 54 لە ساڵی 2017 زیندوێتی دەداتە ئەم مادە دەڵێت تا ئەم مادەیە جێبەجێ نەکرێ مادەی 126 کاری پێ ناکرێ ئەم مادەیە حەقێکی داوە بە ئێمە وەکو کورد کە لە 3 پارێزگا ئەگەر هەر تعدیلێک بکرێ بەم مادەیە پێ ڕازی لەمین دەتوانین ڕەفزی بکەینەوە مادەی 126 ئەو حەقەی داوی نەتێکەوە هیچ هەموارکردنێک لەو دەستوورەدا نەکرێت کە لە دەسەڵاتی هەرێمەکان کەم بکاتەوە ئەگەر بێت و خەڵکی هەرێمەکە ڕازی نەبێت لەسەری ئەوەی ئەمڕۆ کە لە عێراق لە ئارادایە بەڕاستی زیاتر بۆ ڕازیکردنی شەقامە مەسەلەی هەموارکردنی لەسەرەوە قسەی جەنابەت ببوورە کە دەڵێ ئەو مادەی کە سونەکان دایان ناوە دەبێت دەستوور هەموار بکرێتەوە 146 ببوورە دروست نازانم کامەیە 42 ببوورە 142 بەڵێ بەڵێ باشە ماوەیەکی بۆ دانراوە لە دوای ئەو ماوەیە کە جێبەجێ نەکرا ئەو مادەیە بەسەرچێ لەگەڵ مادەی 140 کە تایبەتە بە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان ئەویش ماوەیەکی بۆ دانرابوو کە جێبەجێ بکرێ بەڵام جێبەجێ نەکرا ئەمە ئێستا ئەکرێ بڵێن مادەی 140ش هەمان چارەنووسی ئەو مادەی 142 هەیە کە جەنابەت دەڵێ تەواو بەسەر چۆ وا دەکەی نەخێر ئەم سروشتی مادەی 140 جیاوازە لەگەڵ مادەی 142 مادەی 142 بۆ ئەوە دانراوە کە هەموارکردن بە دەستوور بکرێ بۆ ماوەیەکی دیاری کراو ئەمە مادەی 42 بۆ مادەیەکی ئیسیسنائیە یعنی ئیسیسنایە دانراوە بۆ تعدیلی دەستوورەکە بەڵام ئێمە بە مادەیەکی گشتی بنەمایەکی گشتیمانەیە کە لە مادەی 126 هاتەوە بۆ تعدیلی دەستوور کەواتە کە لە کاتی خۆی لە دەورەی یەکەم ئەم تعدیلە نەکرا ئەم مادەیە لە ڕووی دەستوریەوە ینی وەکو بەبوون بۆچینێن ئەم مادەیە کۆتایی پێاتوە چکە نەتکرد ئیتر دەبێت بێ بە پێی بنەما گشتیەکە کە لە مادەی 126 هاتیوە تعدیلی دەستوور بکەی لەبەرەوەی ناکرێ ئەم دەستورە لەژێر ڕەحمەتی ئەم مادە ئیسیسنائیە دامێنێتەوە دوو مادە هەبێت بۆ دەستوور ئێستا چیە بۆ 50 ساڵ کە جەنابەت دەڵێ ئەو مادە نابێت کاری پێ بکرێ بەڵام ئێستاوە تا لیژنەیان لەسەر پێکەناو دەستوورە
من ئەمە بۆ چوونی منە ئەمە بۆ چوونی منە بەڵام بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیار یەکلاکەرەوەی و دەبێ هەموو دەسەڵاتەکان پێوەی پابند من کەواتە مادەکە لە ڕووی دەستووریەوە ئێستا ئیشی پێ دەکرێت و هەر تعدیلاتێک بکرێت دەبێ بێ مادەیە بکرێت چونکە ئەمە بڕیاری دادگای فیدرالیە کە دادگاکە دەڵێت تا ئەم مادەیە جێبەجێ نەکرێت مادەی 126 ئیشی پێ ناکرێت کەواتە ئەگەر ئەم دەورێژ نەکرێت دەورێش تریش تعدیلات بکرێت هەر دەبێ بە مادەی 142 بیکەین تا ئەم بڕیارەی دادگای فیدرالی گۆڕانکاریێکی بەسەردانێت چکە بڕیارەکە یەکلاکەرەوەی دەبێ هەموو دەسەڵاتەکان پێوەی پابند من کەواتە ئێستا تعدیلاتەکان لە دەستووری عراقی کە بکرێ دەبێ بە پێی مادەی 142 و لیژنەیەکیش پەرلەمانیش بێ ئەمە بکە واتە بەو ڕێگای ئیسیسنائیە نەک بەو ڕێگای کە لە مادەی 126 دانراوە سەرۆک کۆمار و ئەنجومەنی وەزیران بەیەکەوە یاخود یەک لەسەر پێنجی ئەندامانی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران دەتوانن هەمواری دەستوورەکە پێشکەش بکەن بۆ تعدیلکردن ئەمە ئێستا کاری پێ ناکرێت ئەوەیە کە لیژنەی دەستوورەکە کە پێکاتوە لە پەرلەمان ئەمە پێشنیاری تعدیلەکە دەدەنە پەرلەمان دواتر پەرلەمان بە دوو لەسەر سەی دەنجی لەسەردا ئەمجا دەخرێتە گشتپرسیەوە ئەگەر لە گشتپرسیەکە هەمووی پێڕاستی بوو ئەوە زۆرینەی دەنجی بەدەستێنا ئەوە تعدیلەکە دەچێتە خانەی جێبەجێکردن بەڵام ئەگەر زۆرینەش پێڕازی بوو بەڵام دوو لەسەر سێ پارێزگا ڕەفزی کردەوە ناچێتە خانەی جێبەجێکردنەوە بۆیە ئەوە هەوڵی کە ئەمڕۆ لە عێراقدا هەیە تەنها بۆ ڕازیکردی شەقامە ممکن نییە ئەم تعدیلە بێتە دی لەبەرەوەی بەڕاستی پێکاتەکان هەر کەسە و دەیەوە بەرژەوەندەکانی خۆی ئەوە بێ ئێمە لە تعدیلی دەستوور هیوایەتمان ئەوەیە هەدەفمان ئەوەیە کە ئەوەی وەکو فیدرالی و کیانێکی سیاسی لە هەرێمی کوردستان ناو دەوڵەتە فیدرالی بڕیاری دراوە زیاتر بەرجەستە بێت لە هەمواری دەستوورە ترسێ کورد نابێ بترسێ لە هەمواری دەستور لەبەرەوەی کورد وەکو ئەوەی کە لە دەستووری عراقی سەقامگیر بوو ساڵی 2005 یعنی بە ئەمری واقع فەرز کرا و دوایی قانونیش دانی پێدانا ئێستا کورد دەبێ زیاتر هەوڵی ئەوە بدا کە ئەم فیدرالیەتە ئەم مافەی کە بۆ دەستەبەر بۆ لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدرالی زیاتر بەردەستە بێ لە ناو ئەم دەستورە ئەگەر بێت و تعدیلات بکرێت ئەگەر تعدیلات لە تعدیلاتەکاندا دەبێت قبولی ئەوە نەکاکەوە لەمە کەمتر بکرێتەوە ئەوەی بۆ کوردان درراوە ئەگەر هەوڵی زیاتری نەدرێت ئەگەر هەوڵی ئەوە نەبێت شتی زیاتر بەدەست بێ نابێت ئێستا لەوە قبول ئەو هێزەی ساڵی 2005 لە بەغدا هەیە بتوانێت لە کاتی هەمواری دەستوورەوەی کە جەناب دەڵێ مافی زیاتر بەدەست بێنیان پارێزگاری لەوە بکا کە ئێستا هەیەی بەڵە کورد خۆ ئێستاکە شەر ئەو هێزەی یعنی ئەو دەمێ ڕاستە مەسەن دەوڵەتی عراقی نەما بۆ ڕووخا بوو لایەنە عراقیان بە داخوازیەکانی کورد ڕازی بوون بەڵام کوردیش کە خۆی فەرز کرد وەکو ئەمری واقع ئەم هەرێمە هەبوو 13 ساڵ ئەم هەرێمە وەکو هەرێمێکی فیدرالی ناو دەوڵەتی عراقی هەبوو لایەنە بێگانەکانیش تەعاملیان لەگەڵ دەکرد بۆیە ئێستا ممکن نییە لە هەر تعدیلێک ئەمان بێن هەوڵی ئەوە بدەن کەوا ئەوەی بۆ کورد دەستە بەرکراوە لێکم بکەنەوە بەڵام زیاتر هەوڵی عراقیەکان بە بڕوای من بەرەو ئەوەیەکەوە سیستەمی سیاسی لە عێراق گۆڕن بەرەو سیستەمێکی مرکزی بەرەو سیستەمی ئەوەی کە سەرۆکایەتی بێ ئەوەی پێ دەوترێت سەرۆکایەتی نەک ئەم سیستەمە پەرلەمانیە زۆربەی کە قسە دەکا زۆربەی وەکو سیاسەتمەدار یاخود ئەوەی کە لە ناو خۆپێشاندەران گوێمان لێ دەبێ لە ناو خەڵکی نوخبیان قسە لەسەر ئەوە دەکا گۆڕینی سیستەمە سیاسەکە یعنی زیاتر هەوڵی هەموارکردنەوەی دەستوور بەو ئاراستایان نییە کەوا لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان یا لە کیانی هەرێمی کوردستان کەم بکرێت چونکە ئەگەر بێت و ئەمە هەوڵی کەمکردنەوەی ئەمە بدرێ هەرێمی کوردستانیش هەڵوێستی دەبێ بەرامبەر ئەوە زەریعەیەک بەڵگەیەک دەدات بەدەستی هەرێمی کوردستانەوە بۆ ئەویکەوە داوای زیابوونەوە بکات چونکە مەسەلەن فیدرالی لەسەر ئارەزوومەندانە لەسەر یەکگرتن و ئیتیفاقی ئارەزوومەندانەدا دەمەزرێ ئەگەر بیانەوێ مەسەن لەم هەموارکردنە ئەوەی ئێمە بەدەستمان هێناوە بە خەباتی 70 ساڵ لە ناوی بەرەنیالەی کەمکەنەوە ممکن نیە گەری کورتازە لەو سەردەمی ئەولەمە و لەو سەردەمەدا بێدەنگ بێ لە ڕاست ئەوە بۆیە بە بڕوای من یعنی ئەم تعدیلاتە ناکرێ یەکەم جار ئەگەر بشکرێ هیچ جێگای مەترسی نییە لەسەر هەرێمی کوردستان. سپاس بەڕێز شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ و شارەزای دەستوور لە سلێمانیەوە لەگەڵمانەوەی.